بابەتی گەشت و گوزار لە منطقەی سۆران بە شێوەیەکی گشتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران دوای بە ئیدارە بوون و دوایکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی حتمما فراوان دەبی بازنەکە بەنسبەت دەڤەری سیدەکان بە شێوەیەکی گشتی قەزای سیدەکان ڕاستی لەژێر تێڕامانی مەیە لەژێر فۆکەسی مێ و تیشتی ئێمێ وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لەبەرەوەی پێمان وایە لە ڕووی سروشتەوە منطقەکە بەڕاستی لە ئامادەباشێکی زۆر باشدایە کە بتوانین وەبەرهێنانی تێدا بکەین لە ڕووی گەشت و گوزارەوە و بتوانین ینی بیکەینە وێزگەیەکی دیکە جگە لە وێزگەکانی دیکەی کە ئێمە لە دەڤەری سۆران هەیتمان بە تایبەتی ڕواندزە چۆمانە مێرگە سۆرە دەبینین و خەلیفانە کۆمەڵک پرۆژەی زۆر جوان و سەرنجڕاکێشی تێدا ئەنجام درراینە ئەو پرۆژانەوەیان کردە گەشتیاری زیاتریش بستە ئەو ناوچانە منطقەی سیدەکان بە شێوەی لە ڕووە سروشتیەکەی خۆیەوە توانیتی پێناسەیەکی خۆی بکات لە ڕووی گەشتیاریەوە ئێمە دەبینین لە هەموو وەرزەکان گەشتیار ڕووی تێدەکەن ینی بەڵام هەستەکەین بە شێوەیەکە کە ئەو خزمەت گوزاریانەی کە گەشتیار چاوەڕوانی لێ دەکات لەوێ بەردەستە ببن لە بەردەست نییە ناوچەی سیدەکان چەند ڕووبارێکی زۆر سەرنجڕاکێشی تێدا ڕووباری زەنە ڕووبارەکانی ناوسیدەکان ئەوانە حازرن کە بەرهێنانی تێدا بکەین سەرڕای هەندێش کۆمەڵک ناوچەی دیکەی گەشتیاریشی تێدایە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان کە بتوانین لۆ گەشتی گوزاری شاخاویش بەکاری بینین چ لە ڕووی شاخەوانی بی چ لە ڕووی کەمپین بیکە لە وەرزەکان بەهار بی چ هاوین بی چ زستان بی گەشتیار تێدا کەمپینی تێدا بکەن و یان چاڵاکی تێدا ئەنجام بدەن و حتا لە مەسلەی بەفریش ناوچەیەکی ینی بەفری زۆر لێدەباری وەرزی زستان کە ئەوەش یەکی دیکەیە خاڵەکی دیکەیە کە بتوانین استثماری تێدا بکەین ئەوەی جێی دڵخۆشی ئەوەیە کە لە فترەی 2 ساڵی ڕابردووی ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵمەتێکی زۆر باشی ئاوەدانی لە ڕووی ڕێگاوبانەوە لە ناوچەکەی کرایە ئێستا زۆر لەو ناوچانەی کە گەشتیارینە و خەڵک بۆ گەشت و گوزار و سەیران گەشتی بۆ دەکات ڕێگاکانی خەریکە بەرەو چاکبوون دەڕۆن و ڕێڕەوەکانی زۆر باش دەبن ئەوە یەکێک بۆ لە هۆکارانەی کە وەکو پێویست استثماری تێدا نەکرا منطقە بەس بە تاکردنی ئەو ڕێگاوبانانە ئەوە یەکێک لە هۆکارەکان لادەچیت بەڕاستی و بربەسانە لادەچیت کە وەکو پێویستی تێدا نەکرا ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگای قایمقام و لەگەر سەرۆکاتی شارەوانی سیدەکان ئەو شوێنانە دیاری بکەین و بیدەینە بەردەست و بەرهێنەریش بیخەینە بەردەستی و بەرهێنەرەکان سەرڕای ئەوەی کە ئەو خەڵکی بەخۆشی خاوەن زەوی و زار و منطقی ینی باخچە و ناوچەی گەشتیاری ئەویش بتوانێت استثماری تێدا بکە وەکو هەر ناوچەیەکی دیکە کە لە کوردستانی ئیشی لەسەر دەکرێت بەڵام ناوچەکە پێویستی بە هۆتێلە پێویستی بە کافتریایە پێویستی بە چێشتخانەیە پێویستی بە شوێنی حەوانەوەی بە هەر ناوەکی دیکە بیت لۆیە تا ئەوانە نەکرێن ڕاستی ئەمە ناتوانین وەکو پێویست بپڕژینە سەر پرۆژەی دیکە بۆ گەشتێکی کاتی چەند سەعاتی ناوچەکە هەمووی ئامادەیە لە منطقەی دەشتی بەرازگر بگرە منطقەی دەشتە هێرتێ بگرە منطقەی دۆڵە زەرزێ بگرە منطقەی بربزین و چیای حەسەن بەگ و گۆشینە و ئەوانە هەمووی حازرە خەڵکیش سەیرانی لۆ دەکات گەشتیشی لۆ دەکات بۆ شەوانەش لێی دەمینتەوە یعنی ئێمە دەبینین بەهاران یەکێکە لەو ناوچانەی کە خەڵک زۆر ڕووی تێدەکە بە تایبەتی لۆ جیا بەهاریەکان ینی بەس ئەوە ینی ناویستە قالبی گەشت و گوزار لێ ئەمە دەمانەوێ گەر چاڵاکی گەشتیاری تێدابی ئەو شوێنە خەڵک دەتوانی ببینتەوە ینی ئەمەش مەبەستیشمان هەر گەشتیاری ناوخۆنیە ئەمە تەماحی ئەومان تێدا هەیە کە گەشتیار لە ناوچەکانی دیکەش بێنە سەردانی ناوچەی سیدەکان بکەن بە تایبەتی لە ناوەڕاست و خواری و عێراق ئەو داخوازیەمان هەیە کە میلاکی پێویست بۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە بۆ گەشت و گوزاری سۆران دابین بکرد ئێمە لەسەر ئەو بنەمایە لە ئێستاوە حسابی ئەوەی دەکەین کە بنکەیەک لە بنکێکی گەشت و گوزار لە سیدەکان بکەینەوە